ئەم ئێوارە لە ناوەندی ڕۆشنبیری هەردی ئێوارەخوانێکمان ڕێکخستووە بە هاوبەشی ڤێنوسود کە شەوێکی زۆر تایبەتە لەگەڵ موزیک لەگەڵ کۆمەڵی خەڵکی هۆنەری و بەناوبانگ. بڕۆین پێکەوە ببینین. من و ئاراس فەتاحی هاوسەرم تقریباً 12 ساڵ لەمەوە بەرگەڕاینەوە بۆ کوردستان. لەو مدەتا کە لێرە بووین بەردەوام بیرمان لەوە کردو کە ئەتوانین چ شتێک بکەین، یعنی چۆن سوود لە تواناکانی خۆمان و وزەی خۆمان وەرگرین. زۆر بیرمان لەوە کردو کە پێویستمان بە شوێنێکی سەلامەتە بۆ کەلتور، شوێنێک کە خەڵک بتوانێت گفتوگۆی تیا بکە، کۆ بێتەوە، کۆڕ و کۆبوونەوەی تیا بکرێ. بەڵام بۆ ئێمە کەلتور زۆر بەرفراوانە، ئەدەب و هونەر نییە، بەڵکو خواردنیشە، بەڵکو دیمەنی جوانە، ژینگەی پاکە. لەبەرەوە شوێنێکمان هەڵبژار لە دەرەوەی شار نزیک شاخی هەزار مرد و ئاوادانمان کردەوە. خۆی دووخانووی کۆنی تیا بوو، تەبەن هەموویمان بەبەر تەکلیف کرد. یەکێ لە شوێنەکان کە هۆڵی چالاکیە بە بەردی مەڵکەنی تەکلیفمان کردەوە، تقریباً لەسەر ستایڵی شاری سلێمانی، ینی معماری شاری سلێمانی. ماڵی هونەرمەندانمان هەیە کە توانن خەڵک لێرە بێن و بمێنەوە ئیش لەسەر پرۆژە بکەن. ئەوە دوو وەستای مەریوانی بۆیان کردین لەسەر ستایڵی ڕۆژهەڵات و ماڵەکەی خۆمان ئێمە خۆشمان هەر لێرە ئاژین لەسەر ستایڵی باکوور و ڕۆژاوا. ویسمان ئارکیتێکچەری کوردستانیش لێرە نمایش بکەین و پیشانی بین. ئەم ئێوارەیە یەکەم جارە بە هاوبەشی لەگەڵ ڤینۆسفودا ئێوارەیەکمان دروست کرد کە خواردن و مۆسیقا و گروپی کاکەرسەلان و گروپی ئەم هاوڕێیانی قوتابی پۆلیسیی موزیک پێکەوە لەم شوێنە خۆشە بە پانۆرامەی سلێمانی کۆبینەوە هەڵبژاردەیەک لە هونەرمەندان و نووسەران و خەڵکانی کەلتور دۆست لێرەن ئەم شەو و هیوادارم ئەمە یەکەم جار نەبێت دووبارە بێتەوە. کەرتی کەلتور کەلتێکی زۆر گرنگە لە زۆر وڵاتی دنیا، ئابووری تایبەت بەخۆیە هێنێ و ئێمە هیوادارین کە لە داهاتوە ناوەندەش ببێ بەیەکێ لەوانەی کە بازاڕێک دروستکە بۆ گەنجانیش، هەم لە ڕووی کەلتوری و هەم لە شێوازی تریش. چۆماخان کە سێری ئێرە ئەکەیت ئەم کەش و ئەم خەڵکەکە هاتوین ئێرە بە تایبەتەن بۆ هونەرمەند نییە، یانێ ئێرە خۆی پۆتانسیلەوەیە هونەرمەند ڕاکێشێ، بەڵام بۆ خەڵکی ئاساییی باسی کێویشمان پێ بکە کە چەند بە پێویست زانیکتە کە خەڵکی ئاساییش بکەشنیتە ئێرە بۆ ئەم ناوەندە. بەڵێ خۆتەزانی هونەرمەند بۆ هونەر بەگشتی و ئەدەب وەکو هەموو شتێکی تر بوارێکی تر پێویستی بە جوات هەیە، پێویستی بە کۆبوونەوە هەیە. شوێنێکی بەرکەوتنی نووسەران و هونەرمەندان و موزیک ناسان لەگەڵ خەڵک، شوێنێک بێ کە خەڵک بتوانێت پرسیار بکە، بیر و باوەڕە باوەکان بخاتە ژێر پرسیارەوە، وێنای دنیایەکی جوانتر بکات لە ڕێگەی هونەرەوە، دنیایە کە عەدالەت و جوانی و ژینگە دۆستی تایان ناوەندە و شوێنێک بێ کە بتوانی پرسیار بکەی. بەڕاستی زۆر جار ئێمە بەداخەوە لە کەلتوری ئێمە پرسیارکردن دائەخرێ، زیاتر پێتەڵێن کە ئەمە وایە و ئیتر پرسیاری ناوێ، هەروە بۆ هەرواشە بێ. ئێمە شوێنێک کە لە ڕێگەی کەلتورەوە بەریەکەوتنی خەڵک لەگەڵ هونەرمەندان و ئەدەب دۆستان وانە جێگایەکی سەلامەت بێ بۆ داهێنان، بۆ پرسیارکردن، بۆ حەوانەوە، بۆ تێربوونی چاو، بۆ تێربوونی گەدە، لە هەموو ڕۆیەکەوە لە ڕۆی ڕۆحی و جەستەیەوە مرۆڤ بتوانێت خۆراک وەرگێ، خۆراکی هونەری و کەلتوری و دوایی وەکو خۆت باسۆ کرد ئەم شەو ئەوەڵین شەو بوو، بەڵام ئایا چالاکیەکان بە هەمان شێوە بەردەوامە؟ ئێمە ڕاستیەکەی مانگی 12 بە فەرمی کردمانەوە، مانگی یەکەم کۆڕمان هەبوو بۆ کاک شواناتوف، مانگی 2
بە بۆنەی ڕەمەزانەوە وەستاین بەڵام بەداخەوە مانگی سێ جەنگ دەستی پێکرد چەند مانگێک ڕاوەستاین تازە کۆڕێکمان گرت بۆ کاکیوە قادر و سیانزەی مانگ دووسێ ڕۆژی تر کۆڕێکمان هەیە بۆ خاتوو کەژاڵ ئەحمەد و سێ هەفتە دوای ئەوەش بۆ کاک دلاوەر ئەلادین و چەند جارێک لێرە وەرکشۆپی هەفتەیی کراوە کە خەڵک دێت بۆ ماوەی هەفتەیەک تەرکیزەکاتە سەر نووسین یاخود بە هیوان لە داهاتوە کۆرسی مۆسیقاشمان هەبێت وردە وردە پڕیەکەین لە ژیان دەنگی چرپەی باران دێت سەگوێم بێیتەوە چاوەڕێم ئەی لە تنزیکی لە من دوورە خۆشمەوێی بێسنوورە هەروە گوڵەگەنمی بەرباستت پێ ئێمە لێرە ئەم شەوشەوێکی خێزانی زۆر زۆر جوان بەڕێ ئەەکەین ڕاستەکەی دوور لە مۆبایلەکانمان دوور لە شاشەکان و دوور لە جانی ڕکابەرێتی ئیتر سیاسی و وەرزشی و ئایدۆلۆژی و ئەوانە ئەمانە ئەو ڕایەڵە کۆمەڵاتی کە هەیە دیسانەوە لە ئێمە بەهێز یەکات کە ئێمە بە تایبەتی ئینسانی مۆدێرن و بە تایبەتی ئینسانی ئەم وڵاتە دواکەوتوانانی بەهۆی ئەوەی کە زۆر خراپ غەرقە بن لە بەرهەمە تەکنۆلۆژیەکانە بۆ ئێمە زۆر گرنگە ڕاستیەکەی بوونی ئەم شوێنانە سلێمانی یعنی و هەر شارێکی کوردی لەبەرەی کورد خۆی کائینێکی کولتوریە یعنی لە هەر شارێکی کوردستان بێ من باوەڕم بۆ نییە من جای کێنۆم شارە کولتوری ئەوەی کوتر کولتورینە پێم وایە کورد خۆی کائینێکی کولتوریە زۆر ئیتیمان بە کولتورە ئەگەر زەمینەی بۆ ساس بکرێ کەش و هەواکەی یعنی بە جۆرە لە جۆکان بگونجێنرێ ئینسانی کورد زۆر جوان لە ڕووی کولتوریەوە گەشاکە بۆی ئەمە غەریب نییە ئەمە منە بە ئێمە نامۆ نییە ئەم جۆرە شوێنانە و ئەم جۆرە بۆنانەش بەڕاستی وەکو ئەزانی وەکو جۆرێک لە سێراپی و چارەسەری هی دەرونی وان چۆن بە بەرخۆش لێرە ئێمە سەیری چەند ئەو هەموو دۆستە ئازیزەمان بینیەوە کە ڕەنگە من خەڵکی تیا 3 ساڵ لەمە پێش بینیوە بۆ دواجە بەس لێرە ئەی بینمەوە باوەش بێکتراکەین دۆستداتێک و پەیوەندی کۆمەڵاتیەکانمان تازە ئەەکەینەوە و لەگەڵ یا گوێ لە موزیکە گرین خواردنە خۆین قسەی ئەنی زۆر بابەت لێرە باسەکەم کە ڕەنگە چانس نەبێت لە شوێنی تر باسی کەمەوە ئێمە هەر لە بیدایەتەوە لە سەرەتایی دامەزراندنی ئەم ناوەندە لێرە بووین لەگەڵ ئەم دوو دۆستە ئازیزەمان نبووین دکتۆر چۆمان لەگەڵ کاکە ئاراسە بەڕاستی بە مانای وشە ناوەندێکی کولتوریە و لە شوێنێکی زۆر جوانە لە ناو جەرگەی سروشتێکایەوە شارێک لە بەردەمانە ڕاخراوە بەخۆی و ڕووناکیەکانیەوە زۆر جوانە و جوانێکەشی لەوایە کە مەدەنیە یعنی شتێک نییە بۆ نمونە بازرگانێک سیاسیەک بە ئامانجێکی تایبەت بۆ پرۆمۆشن بۆ یا بۆ ڕیکلامکردن و بانگەشەکردن بۆ کەسێک بۆ بیرێک بووین شتێکی خۆڕسکە لەناو ئێمەوە دروست بووە ئەوەی کە حەزمان لێتی بێکەوە دێین لێرە ئەیکەین گوێی لێ ئەگرین گفتوگۆی ئەەکەین وەگەڕشتمانەوێ ناین و ینی بۆ لە هەموو ڕێکەوە زۆر خۆڕسکانێ من خۆڕسکەکەیم زۆر بەلاوە جوانە دەستخۆشیم هەیە کە دکتۆر چۆمان شەوێکی ئاواهی ڕێکخستووە ناوەندی هەردی ناوەندێکی زۆر شیرینە و کەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە بە تایبەت بۆ هونەرمەندان کە بێن لێرە دابنیشن و کۆ ببنەوە و ئەم ئێوارەیەش کە ڕێک خراوە بەڕاستی کەشەکەی زۆر خۆشە یعنی خۆم شخصیان هەستەکەم هەلاکەتی ئەم مانگەم دەرچوو لێرە ئیسراحەتم کردووە و پێم خۆشە کە ئەم چالاکیە بەردەوام بێت و کەسانی هونەردۆست و هونەرمەندان لانی کەم هەفتەی جارێک مانگی جارێک سەردانی ئێرە بکەن بۆی لە کەشێکی هاوشێوەیە بتوانن کۆبنەوە و جەوێکی خۆشیان هەبێت. بە دڵنیاییەوە بۆ ئەوەی کۆمەلگایەک گەشە بکە پێویستە کللتور گرنگی بە کللتور بێرەوە کللتوریش کاڵی گۆرانی موزیک شێوەکاری مەسرح خواردن ئەمان وێستیان بە کەشە یعنی بە کەشێکی بۆ دروستکەی بۆ ئەوەی هەم کەسەکان بتوانن یەکتری ببینن لقا بکەن لێرە بە یەکتریەوە قسە بکەن کۆ ببنەوە چونکە پێویستان بۆ فەزای کۆبوونەوە و یەکتربینین و قسەکردن هەیە وامیش ئینسان پێویستی بەوەیە یعنی چێژ وەربگرێ لە شوێنێکی کە چێژیش لەوانە میوزیکە نانخواردنە قسەکردنە ئەمانە ئضافەتەن و کۆی بۆ وتم کە ئیشە گەورەکە لە پشتەکەیەتی کە باسی هونەر و کولتور و بەدڵنیاییەوە زۆر گرنگە من دەستخۆشیان لێ یەکەم لە خاتوو چۆمان هەمیشە یعنی جێپەنجەی دیار بووە دەستخۆشیان لە یەکەم تەبان ئەم جێگایانە لە سلێمانی زۆرن ئەتوانم بڵێم بەڵام ئاوا لە دەرەوەی سلێمانی کەمترە کۆبوونەوەیکی ئاوا بە دڵنیاییەوە زۆر گرنگە ئەوەشی لێرە ئەیبینم
عادەتەن ئەوانن کە لە فەزای هونەر و فەنان یەکتر بینین و کۆبوونەوە لەم شوێنانە بەڕای من شتێکی زۆر باشەوە دەستخۆشییان ڕێیەکەم. مامۆستای وارەت باش. زۆر سپاس. قوربانت هیوادارم کە بەدڵت بێت. وەڵا سپاس بۆ میوارە زۆر سپاس. گەورەیە. قوربانت ئەمڕۆ لە ناوەندی ڕۆشنبیری هەردین خۆت دەزانی کە دەمێکە کە خەریکی ئەم ناوەندەن وتم زام ڕێی خۆت لەسەر ناوەندی هەردی و ئەم ئێوارە چییە و چی بکەین کە ئەم شوێنانە زیاتر بتوانین گەشێ پێبین. من یەکەمینی خۆزگا دەیانی و کۆم ئەم ناوەندە هەبووە چکەمەیشێک ناوەندە جوانەکان کە دروست بووە و تا ڕادێکی ئاگام لێ ئیشەکانیان بوو کە هیلاگە بوون پێوەی بەتایبەتی کاگاراس هەر زۆر ماندوو بوون پێوە یانی ئەڵێ نازەم ئیشی کاوەی ئاسنگەریان کردووە ئەم هەم بەردەیان شکان ئەم هەم بەردە ئیشیان کرد بەڕاستی کارێکی جوانە دەستیان خۆش نه هەر شوێنەکە زۆر تایبەتە دیمەنەکە زۆر تایبەتە ئەم خۆزانی ئەم شاخەشێک لەو شاخانەی کەسم بۆ سلێمانی بیرەوەری هەمومانی تایە ینی بیرەوەری زۆری تایە من خۆم بیرەوەریم زۆرە لێرە وابڕی وەی بێپەڕۆپۆی هەندرانی ئەنداخەکەم واپەڕی وەی بێپەڕۆپۆی هەندرانی ئەنداخەکەم هەرچی داڕوانم دەبینم دوورە دوور جێژوانەکەم هەرچی داڕوانم دەبینم دوورە دوور جێژوانەکەم هەڵوەدام و کەی لە دێڵ بۆ دیتنی کوێستانەکەم هەڵوەدام و کەی لە دێڵ بۆ دیتنی کوێستانەکەم تا سەباری خاکی کوردستانەکەم تا سەباری خاکی کوردستانەکەم